برجی فرۆگەخانی نێودەوڵەتی سلێمانی کە ناونیشان و ڕەمز و لۆگەشە بوو ئەو فرۆگەخانەیە. تا ئێستا زۆرێک لە ئێمە نازانین لە ناو ئەو برجە چیە گوزەرێ، کارەکانی ئەوان چۆنیە و ئیش و کاریان چۆن بەڕێ دەکەن. لەم راپۆرتەدا بینەرمان بن بزانین لەوێدا ئیش و کارەکان چۆن دەڕوا بەڕێوە. کاکچمانم کاتت باش هاتووین بۆ راپۆرتی سەبارەت بە برجی مەتاڵزانی لێرە چیە گوزەرێ. بەخێر بن سەرچاو. زۆر سپاس. مۆڵەتی کاتوتن بێ کە لەلایەن دەسەڵاتی فڕۆکەوانی بەشی چاودێری ئاسمانی ئەو بەشەیە کە بەرپرسە لە سەلامەتی جموجوڵی سەرجەمە ئەو فڕۆکانی کە لە فڕۆکەخانەوە ئەڕۆن و وێن بەرەو فڕۆکەخانی سلێمانی. و ئەم بەشە کۆمەڵە ئەرکی لەسەر شانەیەکێ لەو ئەرکانە بریتە لە ڕێگریکردن لە بەرێککەوتنی فڕۆکە لە ئاسمان و لەسەر زەوی فڕۆکەخانە و هەروەها ڕێگریکردن لە بەرێککەوتنی فڕۆکە و ئەو سیارە و مەکاینانی بەشەکانی تی فڕۆکەخانە کە لەسەر ئەرزی فڕۆکەخانە جموجوڵەکەن و هەروەها ڕێخستنی جموجوڵی فڕۆکەکان بە شێوەیەکی ڕێک و پێک بۆ دوورکەوتنەوە لە دواکەوتنی گەشتە ئاسمانەکان. ئەو فڕۆکەیە کە دێتە سەر ئاسمانی شاری سلێمانی پێشتر لەلایەن ڕاداری کەرکووکەوە ئەو فڕۆکەیە کۆنتڕۆڵ کراوە. تاوەری چاودێری ئاسمانی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیش ئاگادار دەکەنەوە. دوای گەیشتنی بۆ سەر ئاسمانی سلێمانی ڕاستەوخۆ فڕۆکەکە تاوەری ئاسمانی سلێمانی ئاگادار دەکات. ئەو کاتەی ئێمە سەرقاڵی تۆمارکردنی ئەم راپۆرتە بووین لە ناو تاوەرەکەدا فرۆکێکی هێڵی جەرمەنی گەیشتە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی و بەم جۆرە پێشوازی لێکرا. Operation Tower. Germania 7092 Airbus 320 تو یک لدوسلدورف 20 دقیقه تر runway 13. Temperature 39 Celsius, dew point 02 Celsius, QNH 1009 hectopascals, active runway 13. Okay, thank you very much. Runway is 13, QNH 1009. We are still with vector control. Call you back in a few minutes. Roger, report when released by Kirkuk approach. ئەو کارمەندانەی لە بەشی تاوەری چاودێری ئاسمانی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیدا کار دەکەن لە بەرزی 31 مەترەوە کە بەرزی تاوەرەکەیە چاودێری جموجۆڵەکان دەکەن و هاتوچۆکان ڕێک دەخەن. ئەو کارمەندانە ژمارەیان 22 کارمەندە و بەسەر سێ کاتی جیاوازدا دابەش بوون و وەک زۆربەی بەشەکانی تری ناو فڕۆکەخانە 24 سەعات کار دەکەن. ئەو پرۆسیجەری کە لە فڕۆکەخانی سلێمانی هەیە لە هەموو فڕۆکەخانەکانی دنیای بە هەمان پرۆسیجەرە، هیچ گۆڕانکاری تیان ناکرێ. بۆیە ئەو بەرپرسیارەتی کە لەسەر ئێمەیە زۆر گرانە. تەنانەت ئەگەر مەسەلەن دکتۆرە هەڵەیەکەکە لەوانەیە ببێ بەهۆی ئەوەی یەک کەس ئەزێت بە. بەڵام ئێمە لە فڕۆکەخانە و لە چاودێری ئاسمانی ئەگەر هەر هەڵەیەک لە ئیشەکەمانان ڕووبە هەر کەم تەرخەمیەک هەردوو دڵیەک لە ئیشەکەی ئێمە ڕووبە ئەوە بێ بە کارەساتێکی گەورە نەک بۆ مەتار بۆڵکو بۆ شارەکەمان و بۆ هەرێمەکەشمان. بۆیە ئیشەکەمان هەر چەندە بەرپرسیارەتی گەورەی بەڵام ئیشێکی تا بڵێ خۆشە لە بەرەوەی تەعامل لەکەین لەگەڵ ئەڕواحی بەشەرە. ئێمە ئەو خەڵکە ڕزگارەکەین، ئەو خەڵکەدا ئەبەزێنین یارمەتیان ئەین، هەر تیارێ هەر شتێکی پێویست بێ لە ڕێی چاودێری ئاسمانیەوە بەدەستی ئەگات. لە تاوەری چاودێری ئاسمانیدا هەموو پەیوەندیەکان تۆمار دەکرێت. هەر کاتێکیش پەیوەندی واتە کۆڵ بە تاوەرەکەەوە بکرێت بەواتای ئەوەیە ئەو فڕۆکەیە نزیکە لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی. زانیاریەکانی کەشوهەوا و ڕێڕەوی نیشتنەوە لە تاوەرەوە وەردەگرێت. هەموو ئەمانەش بوو ئەوەیە کە فڕۆکەکە و سەرنشینانی ناو فڕۆکەکە بە سەلامەتی بگەنەجێ. هێمن قادر، کورسات نیۆس، سلێمانی.